عشق بن محمد بن سعيدان نفيسكار وشروبكاري سياسي لسعودية للرياض قلمية بريس عشق دمات باش باكر ام جديمن دجوارين بيروت دس بكن دشارچ بي روشا سير روجا لروشالات نافين هي قالو مسجاتا سرنجاتا سرفان ديمنين بيروتي نعم كل عام وانتم بخير تحية طيبة بەڵێ ڕەمەزانتان پیرۆز سڵاوێک گەرم لێ ئێوە بینەرانتەنەوەی ڕووی داوە بڕون و ئاشکرا ئامادەکاری هێلان سوپای ئیسرائیلەوە بۆ هێرشکردنە سەر بارەگاکان و فەرماندەیەکانی حەزب الله و کۆتایی پێدەهێنێت لە لوبنان لەو بڕوایەدان بەیروت یاخود لوبنان ڕوبەڕووی دیمەنێک دەبێتەوە لە هەموو وێزگە هەواڵیەکان لە چەند هەفتەی ڕابردوو دەبێتە مانشێت پێویستە چاودێری لێدوانەکانی سوپای داگیرکەری ئیسرائیل و بەرپرسانی بکەین ئەمە هەمووی بەڵگەیە کە خواستێکی گەورە هەیە خواستێکەیە بۆ هێرشکردنێکی زۆر سەخت بۆ سەر حەزب الله لە لوبنان بەڵێ حەزب الله لەوانەیە تەواوی ناوچەکە و کۆماری لوبنانی بۆم شەڕە پەلکێش کرد بێت کە ئێمە توانامان بەسەریەوە نییە بەڵام شەڕێکی ڕاستەقینەیە بە دووری نابینم سوپای ئیسرائیل لوبنان داگیر بکات و هێرشی زەمینی بۆ سەر زاحیە بکات لە بەیروتی پایتەخت ئەوەی ڕوودەدات لە لوبنان و لە بەیروت و ڕەدادات دەبێتە مانشێت لە چەند کاتژمێر و ڕۆژانی ئایندە بەلە بەدەدەمەکەدا و سەرێک گوێزیری لبنان دەبێجە هەموو چاڵاکین حزب الله هاتنە قەدەغەکردن لە حزب الله بێگومان هێرشی ئیسرائیلێ کرد ئەوە بەرسەوە ئیسرائیلەیە کەواتە گەل ئەو ڕەوشات سەر ئەردێ هەی بياتە کی دەست پێشخەر بوو بەڵێ لەو هەلوو مەرزە و دۆخەدا لەو قەیرانەدا کە ڕەشەڵاتی ناوەڕاست پێدا تێدەپەڕێت لە نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کۆماری ئیسلامی ئێران و ئیسرائیلیش لەلایەکی دیکەوە ئەوەی حەزب الله ئەنجامیدا کردەوەیەکی خۆکوژی بوو ئێرانی بۆ نێو گۆڕەپانی وێرانکاری پەلکێش کرد لوبنانی پەلکێشی گۆڕەپانی شەڕەکان کرد کە هیچ پەیوەندی پێوە نییە تەنانەت حکوومەتی لوبنانیش ئەم ڕاگەندراوی هەبوو سەرۆکی پەرلەمانیش نەبیل بەریش ئەم قسەیەی کرد کە گوتی ئێمە تووشی فریودانێکی گەورە بووینەتەوە لەلایەن حزبەوە ئەمە فریودانە لەلایەن حزب اللهەوە نابینە بەرەی پشتیوانی بۆ هەر دەوڵەتێک لەو دۆخەی ئێستا ئەو دۆخە شڵەژاوە ئەمە دەبێتە پاساو بۆ سوپای داگیرکەری ئیسرائیل هێرش کاتە سەر لوبنان کە بەداخەوە پاساوی پێدا حزب الله بۆ پاساوی پێدا دەبێتە هۆی وێرانکاری و مردن بۆ کۆماری لوبنان لە ڕاستیدا نەیتوانی خۆی بپارێزێت بارگاکانی بپارێزە سەرکردەکانی بپارێزێت چۆن دەتوانێت لوبنان بپارێزێ چۆن دەتوانێت یارمەتی ئێران بدات و بیپارێزێ سیرکەنە هەموو سەرکردەیەی کوژران بارگاکانی بردومان کران لە بەیروتی پایتەخت بردومان کرا خەڵک ئاوارە کرا ماڵەکان بەسەر خەڵکیانەوە وێران کران حەزب الله ئەمەی بۆ کۆماری لوبنان کردووە تا ئێستا ولی برس بن محمد امی گوتو بیجا خبر فرهکین تو زانی بس دما ویش شر سروجی ید بین اسرائیل امریکا و دجی ایران ایدی راوشه که دن هیا پرانیا ولاتین کنداوا عربی راسته هرشان بونه دنابدا سعودیه لهری داوی وزیر در و ایران دی بیجا دجمنات کمت گلوان ولاتانینه ام برجواندین امریکا دکین آرمانج که حتی و پیشاته تو چاد بینی گلو بەڵێ ئەوەی ڕوویدا لەو بڕوایەدا هەنگاوێکە بۆ سەرکێشیەکی پێشوەختە خوێندنەوەی بۆ نەکرابێت بۆ پشتیوانیکردن لە ڕژێمی ئێران هەمیشە بە دوای چارەسەرێک نەگەڕاوە بۆ جەنگا ئەو هێرشەی پێشتر کە عومان و قەتەر نێوەندگیر بوون بە دوای خاڵی هاوبەش دەگەڕان بۆی کۆماری ئیسلامی ئێران لەو کێشەیە دەربێنن دواتریش ئێران هات بە موشک و درۆن هێرشی کردە سەرە وڵاتانە هێرشی کردە سەر شوێنی سڤیل نشین نەک بنکە بۆ نمونە لە خاکی سعودیا هیچ بنکەیەکی ئەمریکی نیە هێرش کرایە سەری ئاراستەکردنی درۆن بۆ فڕۆکەخانەی کوێت فڕۆکەخانەیەکی سڤیل نشینە هێرشی کردوەتە سەر شوێنی گەشتیاری بۆ سەر هۆتێل بۆ نمونە هێرشکردنە سەر بەندەری بازرگانی لە سەڵتەنەتی عومان کە نێوەندگیرێک بووە بۆ ڕاگررتنی ئەو شەڕا ئەویش هەر شوێنێکی بازرگانی و سڤیلە
ئەو هێرشانە دژمنکاری بوونە هیچ بیرۆکەیەکی سیاسی و سەربازی و استراتیژی نەبووە ئەوەی ڕوویداوە لۆ بڕوایەدام خۆکوژیەکی سیاسیە کۆماری ئیسلامی دەیکات و دۆستانی خۆشی بە ئاماز دەگرێت ولی کەواتە ئەو ڕەوشەتە گوتی بەرفرەبوونە ئاستێ توندیە بڤی ئاوای گەل و وێ ڕەوشە دەڤێرێ بەرەفکی ببێت ئەف وڵاتێن کو هێرش بوو سەر هاتکێکردن وێ بەرسڤان چ بە هەڵویستێوان دێ چ بە بۆ نمونە سعودیە بەڵێ سعودیە و ئوردن و وڵاتانی کەندا و وڵاتانی ناچەکە و وڵاتانی جیهانیش بە لۆژیکی دەوڵەت مامەڵە دەکەن نەک بە هەڵچوون بە بەرپرسیارانە مامەڵە دەکەن بەرپرسیارەتیەکی وەک وڵاتێک هەوڵ دەدەن قەیرانەکە چارەسەر بکەن ناوچەکە بەرە و سەلامەتی و ئاشتی ببەن نەک ببێتە هۆی بەشێک لەو شەڕە بۆیە شانشینی سعودیا وڵاتانی کەندا و سەرکۆنەی هێرشەکانیان کرد کە ئاسپانیشان پێشێل کرا ڕاگەیەنراوێکی هاوبەش لە نێو وڵاتانی کەنداودا هەبووە لەگەڵ ئەمریکا هەروە ئیمارات و کۆماری ئیسلامی ئێران چەند هەنگاوێک گیراوەتە بەر وەک سەرکۆنە و کەمکردنەوەی پەیوەندیەکان جێگیری وەزیری دەرەوەی ئێران لە کەناڵی سێنێن قسەی کرد و گوتی هێرشەکانی سەر سعودیا گوتیانە ئێمە ئاگادار نەبووینە ئەو هێرشەمان نەکردووە نکۆڵی لەو هێرشە کرد بۆیە ئەوەی ئێستا ڕووی دەدات وڵاتەکان دەتوانن خۆیان بپارێزن بتوانن ناوچەکەش لە پاشماوەکانی ئەو شەڕە و ساچمەکانی ئەو هێرشانە بپارێزن زۆر بە گەورەی مامەڵەیان کردو و کرداریان هەبووە دەتوانن خۆیان لە سەدا موشک بپارێزن کە لەلایەن ئێرانەوە هەڵدراوە ڕاستە چەند موشکێک کەوتووەتە و چەند شوێنێکی سڤیلنشینی پێکاوە بەڵام زیانێکی زۆری نەبووە کە پێشبینی دەکرا بە گوێرەی ژمارە ئەو موشکان و ئەو درۆنانەی کە هەڵدران برزبن محەممەد ئەمێ بەحسێ سعودیە گرنگا پێگەی سعودیە بکەن سعودیە وڵاتی هەری پێزە بوو دابینکردنا و زەب و بازارên جیهانê niha bihayê naftê bilind bûye bi sedema girtina rêrewa bazirganiya naftî Hormuz ji aliyê Îranê ve kewata gelo heke ev rewşa berdewam bît wê helwîstê van wilatan çawan bît ev wilata dikarin bû nimune li hember van hêrişan li ber xwe bidin ji ber ku bara piterê ya van hêrişan hêrişên mûşekî doronî gihişna armancên xwe بەڵێ بێ هیچ گومانێک شەڕ دەبێتە هۆی شڵەژان و تێکدانی سەقامگیری هەر دەنگۆیەک یاخود هەر جموجۆڵێکی تێکدانی جموجۆڵ گەروی هورموز بۆ نمونە بەم دواییانە چەند ساتێک لەمەوبەر سوپای پاسداران ڕاگەندراوێکی هەبوو کە گەروی هورموزی داخستووە هەر کەشتێک بێ هاتو چۆ بکات دەیسوتێنین هەر کەشتێک بەو گەروە تێپەڕێت دەستێنرێت واتە سوپای پاسداران کۆتاییەکەی بەدەستی خۆی دەنووسێت کۆماری ئیسلامی ئێران تووشی کێشەیەکی زۆر گەورە دەکات ئەوەی ڕوودەدات ئەوەیە سوپای پاسداران هەموو جیهان تووشی کێشە دەکات واتە ئەگەر قەیرانێک لە نێوان ئەمریکا و ئێران هەبێت ئەمڕۆ هەموو جیهان لە دژی کۆماری ئیسلامی ئێران دەوەستێتەوە بەڵکو هەموو سیستەم و حکوومەتەکانی جیهان کار لەسەر ناوبردنی ئەو دەسەڵاتە دەکەن کە دەیەوێت ڕێڕەوە ئاویەکان دابخات ئەو ڕێڕەوە ئاویەکە یەک لە سەر سێ ئابووری جیهان پەیدا تێدەپەڕێت واتە سوپای پاسداران وەک دەبینین سربەخۆیە هێزێکی سربەخۆیە و کۆتایی ڕژێمی ئێران بەدەستی خۆی دەنووسێت بەو بڕیارە و ئامەش خۆکوژیەکی سیاسیە لە پلەی سەرنجەتارەت کێشمە کو تو شوپینی gelek şerên deverê hebûne helbete li vê deverê berdewam pirsgirêk hebûne lê hiç şerrekê qeder vî şerî der encamên karasadbar nebûne û roberê wê berfirehtir jî nebûye ku sê rojên kêmtir sê rojana ev şer heye temaşayî zerarên vî şerî bike kewata ker ev şera berdewam be gel û rewşa deverê bi giştî dê berevkî veçît بەڵێ ئەم بابەتە پێشبینی کراوە سەرۆکی ئەمریکاش گوتی کە نرخی نەوت بەرز بووەتەوە و نرخی گواستنەوەی کاڵەکان بەرز بووەتەوە و ئەمەش پێشبینی کراوە ڕنگدانەوەی شەڕە و پێشبینی کراوە
تا ڕادەیەکی زۆر پێشبینی کراوە بوو، بەڵام ئەوە ئێستا ڕوودەدات ئەمە خێراکردنی ڕووداوەکانە ڕاستە قەیران دروست دەبێت، بەڵام ئەم قەیرانە دەبێتە هۆی خێراکردنی جێبەجێکردنی ئەو پلانانە کە بەداخەوە ڕژێمی ئێران پلانەکانی دژی خۆی سەردەخات بەو کردەوە نابەرپرسیارانە بەداخستنی گەروی هورمز پلانەکانی دژی خۆی سەردەخات بەدەستی خۆی خۆشی لەو گەروە سوودمەندە، تەنانەت وڵاتانی دیکەش لەو گەروە سوودمەندن ئەوەی ڕژێمی ئێران و پاسداران بەو کردوانەی دەیکەن کردەوەی نابەرپرسیارانەی خوێندنەوەی بۆ نەکراوە سەرکێشیە بەدەستی خۆی بە هیچ گومانێک بەدەستی خۆی کۆتایی خۆی دەنووسێت کاتێک بە موشک هێرش دەکاتە سەربنکەیەکی بەریتانی لە قوبرس بەریتانیاش دەهێنێتە ناو شەڕا لەو بڕوایەدام ئەم کردەوەی نابەرپرسیارانەیە ئەم بڕیارانە و ئەم کردارانە ئەو مامەڵانە کە هیچ بیرکردنەوەیەکی سیاسی و ئابووری و استراتیژیان نییە وا دەکات هەموو سیستەمی نێودەوڵەتی هاوڕابن یەکدەنگ بن ئەویش نەمانی ئەو ڕژێمەیە و نەمانی ئەو قەیرانەیە یان بەڕوخانی ئەو ڕژێمە عشق تبحثي لبنان كيركو بسدما حزب الله لبنان كيف قيرانه جديده هر نها دما ام في نقاش دكين جروبين تشكدارن عراق ديفيجن مهيرش كرنا سر بارجين امريكا الكويت جبلي نافخيا عراقي جاف جروبين تشكدار بردام هيرش دكان سر برجون امريكا ونافندن امريكا وديفيجن جيك افما انجام دايه كواتا جلو دسروبند في راوشدا عراق وكويك شولاتن عربي دي بركي في تشارن فيسيفي بەڵێ حکوومەتی عێراق هەوڵ دەدات ئەرێنی مامەڵە بکات منهەجێکی هەبێت پڕ بێ لە بەرپرسیاراتی گەورە دەزانێت بەرپرسیارەتی چۆنە بەڵام گروپی لە یاسا دەرچوو هەن سەر بە سوپای پازدارانن کۆماری عێراق پەلکێشی کێشەیەکی گەورە دەکات پێنج خولێک لەمەوبەر گروپی چەکدار ڕایگەیان هێرشی کردوتە سەر بنکەی ئەمریکی لە کوێت کەواتە ئەو گروپە چەکدارانە هاتوونەتە هێڵی ڕوبەڕووبوونەوە عێراقیش پەلکێشی ئەو هێڵە ئەو شەڕە دەکەن بە دووری نازانم ئەوەی هۆکاری ئەو شەڕە بووە لە ڕۆژانی ئایندە زیاتر دەردەکەوێت ئەوەی ئەو هێرشەی کردووە موشکی ئاراستەی هەولێر و فڕۆکەخانەی هەولێر کردووە بە هەمان شێوە بە موشک هێرشی کردوەتە سەر ئیمارات یاخود یارمەتی دەربووە بەداخەوە ئەو گروپانە کۆماری عێراق پەلکێشی شەڕێک دەکەن کە ئێمە هیچ توانایەکمان لە ناویدانە تەنانەت حزب الله لە لوبنان لە زاحیە سەر بە ویلایەتی فەقێ لوبنان پەلکێشی کۆمەڵکوژیەک دەکات بەداخەوە ئەو گروپە چەکدارانە ئەو میلیشیانە کە چێنراون لە دەرەوەی یاسا و دەسەڵاتەکانن وڵاتانێک پەلکێویشی شەڕێک دەکەن کە هیچ توانایەکیان بەسەریەوە نییە ئابووری لە ناو دەبن خاک دەسووتێنن وڵات دەسووتێنن وا دەکەن وڵاتەکە ڕوبەڕووی کێشەیەکی گەورە و قەیرانێکی گەورە ببێتەوە كواتا جلو اف جروبين تشكدار كو دشارتوفي بري مقامية برنياسة بيجمان لعراق برا في لبنان بلا في يمن شرطة حتى بيشتل لسوريا جهابوية اللي بسدما غواردنا سيستم دا صالدارية لسوريا باندوريا ونماية كواتا جلو بهيرشين فان جروبين تشكدار لسر برجوندين امريكا ديشين توازنا هزيد برجوندية ايران دا بغورن يان برو واجي ويو روشة تونتر بكن هم لا اعتقد انهم لو بڕوایەدانیم بێ چارەسەرێک بوەستنەوە بۆ ئامانجەی کە ئەمریکا دەیەوێت و ئیسرائیل دەیەوێت ئەویش گۆڕینی ڕژێم و ڕوخانی ڕژێمە پێویست ناکات ڕژێم بڕوخێندرێت لەوانەیە گۆڕانکاری بکرێ ئەویش سەرکردایەتیەکانی پێشووتر لە شۆڕشی ئیسلامی نەمێنن تیرۆر بکرێن کەسانی نوێ بێنە پێشەوە کەسانی کراوە بن بە متمانەوە لەگەڵ کۆمەلگەی نێودەوڵەتی مامەڵە بکەن بەڵام ئەوەی میلیشیاکان دەیکەن دروستکردنی چەقبەستنێکە کە ئەو کۆمارە لە چواردەیەی ڕابردوو ئەو گروپانەی چاندووە بەڵام ئەو گروپانە نەیانتوانێت خۆیان بپارێزن کۆماری ئیسلامیش پارێزن فەرماندەیەکە لەسەرەوەی هەڕەمەکەوە تیرۆر کراون ڕێبەری باڵای ئێران و چل فەرماندەی دیکەی باڵا سەرۆکی دەستگای هەواڵگری لە چەند خولەکێکی سەرەتای ئەو شەڕە لە گولەکانی یەکەمی ئەو شەڕە تیرۆرکران ئەو میلیشیانن دەتوانن چی بکەن ناتوانن هیچ بکەن ئەوەی ئەگەر هێرشێک بکەن
تەنیا زیانی بۆ سەر وڵاتەکەیان دەبێت لە لوبنان لە عێراق لە یەمەن و حوسیەکانیش کە لە کۆماری یەمەنن هەموو ئەو میلیشیانە تەنیا لە سەرەتادا کێشە بۆ وڵاتی خۆیان دروست دەکەن و کۆماری جارێکدن ئەمێ بەحسێ وڵاتێکیان داوا عربی بکەن هەر شەش وڵات ئارمانجا هێرشێن ئیرانی بوونە بە سەدەما و بنگهێن ئەمریکا لەوەرن حتا تا بەحسێ سەڵتەنە عۆمان کرد کو چ بارەگەهەیەک هێزین ئەمریکا لێنینە حتا ناوبژیوان بوویە بینی ئەمریکا و ئیرانێ حتا ناژی بەرسڤێکە ڕۆن یاڤان وڵاتان لە هەمبەر vê rawşenîne زێدەتر پرۆتەستوکردنە ئەمێ بەرخوا بدەن ئیرۆژی لە قەتەرێ هەند باڵە فرێنشەریان ئیرانی وەکاو دەبێژن خستنە خوارێ کەواتە گەل و بەرژەوەندی و سیاسەتە وڵاتên کەنداوی ku bêguman rêxraweke hevgirtiye li hember rawşa Îranê wê çi be ku hev sinûrên wê ne jî gelek nêzîkî Îranê ne li ser kendava erebî avên wê. بڵێ ئەم وڵاتانە باش دەزانن کەسانێک هەندیانەوە ئەو وڵاتانە ڕوبەڕووی تەڵێک بکەنەوە تووشی تەڵێک بن ئێمە کە باز لە جێگیری وەزیری دەرەوەی ئێران دەکەین نکۆڵی کرد بە درۆن هێرشکراوێتە سەر سعودیا چونکە سعودیە باش دەزانێت ئەو هێرشە کراوە بەرپرسیارانە مامەڵە دەکات بەرپرسیارەتیەکە کە کەوتووەتە سەرشانی وەک سەرکردەیەکی وڵاتانی عەربی وڵاتانی ئیسلامی و لە وڵاتانی کەنداویش ڕاستە ئاسمانەکەیان پێشێل کراوە بەڵام زیانێکی گەورە نەگەێنراوە بەڵام پێشێلکاری ئاسمانەکەیەتی و ئەمەش قبول کراو نییە ئیمارات پەیوەندیەکانی پچڕاندووە بەیاننامەیەکی هاوبەشێ لە نێوان وڵاتانی کەندا و ئەمریکا ئەمە هەنگاوەکانی سەرەتان دەکرێت هەنگاوی دیکەش بگرنە بەر لەوانەیە لە ڕۆژانی ئایندەدا ڕووبدەن و بە دووری ناگرین ئەمە غەیبە نازانین لەوانەیە هێرش بکرێتە سەر فەرماندەییەکان بەڵام تا ئێستاش سعودیا و وڵاتانی کەندا و بە لۆژیکی دەوڵەت مامەڵە دەکەن نەک بە هەڵچوون دەزانین گروپی چەکداری هەن لایەن هەندەنانەوێت تەواوی ناوچەکە پەلکێشی شەڕی بکەن وڵاتان بەرە و لێواری هەڵدێرەکان ببەن بەڵام سعودیا ئەزمونێکی زۆری هەیە لە شەڕ تەنانەت ئیسرائیلیش دەیەوێت تەواوی شەڕەکە پەلکێشی شەڕەکە بکات بەڵام سعودیە باش دەزانێت چی ڕوودەدات بە لۆژیکی بەرپرسیارانە بەرپرسیارەتێکی باڵا بەرامبەر بە ناوچەکە و جیهان مامەڵە دەکات. ولبرس عاشق بن محمد بن سعيدان نفيسكار شروفاكاري سياسي سعودي لا رياض يا بيتخت فيولاتي جلمه بو جليك سباس بريس عاشق